بەڕێزان سڵاوتان لەبێت سەبارەت بە دۆخی ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان و عێراق هەپەیوینێکی تایبەتمان دەبێت لەگەڵ بەڕێز لێلی کارلایۆ گوتەبێژی کۆمیسیارای باڵای پەنابەرانی نەتەوە یەکگرتووەکان لە عێراقدا. بەڕێز لێلی سڵاو و ڕێز سپاسکە لەگەڵمانی. سپاس. سەرەتا لەوە دەست پێ بکەین لە هەرێمی کوردستان و لە عێراقدا ئێوە چەند کەمتانەیە و ژمارەی ئاوارە و پەنابەران چەند کەسن؟ ئێستا لە عێراق تۆزێک زیاتر لە 340,000 پەنابەر هەن کە زۆربەیان لە ناوچە شارنشینەکان دەژین. بەڵام نزیکەی لە 30% لە 9 کەمپی پەنابەران دانیشتەجێن. جگە لە پەنابەران هێشتا ئاواری نێوخۆییمان لە عێراقدا ماوە. ژمارەکە نزیکەی 1 ملیۆن ئاوارەی نێوخۆییە. هەرچەندە نزیکەی ساڵێکم ژمارەیە نوێ نەکراوەتەوە چونکە بودجەی پێویستمان لە بەردەست نەبووە بۆ ئەنجامدانی ڕووپێویەکی نوێ. بەڵام لە نێو ژمارەی ئاوارە نێوخۆیەکاندا زیاتر لە 100,000 ئاوارە هەن کە لە نێو کەمپەکاندا دەژین. واتە ئێستا بە شێوەیەکی گشتی چەند کەمتان لە عێراقەیە و چەند کەمپیان لە هەرێمی کوردستانە؟ جگەل لە 9 کەمپەکی پەنابەران 20 کەمپی ئاواری نێوخۆییش هەنواتە 9 کەمپی پەنابەران و 20 کەمپی ئاوارەکان کە کۆی گشتی 29 کەمپە هەمووشیانەکەونە سنووری هەرێمی کوردستانەوە. لەو پەنابەرانەی کە لە هەرێمی کوردستان دەژین سەر بە چەند نەتەوە وڵاتن؟ لە بنەڕەتدا زۆرینەی پەنابەران خەڵکی سووریان، نزیکەی لە 90% پەنابەران هاوڵاتی سووریان. پەنابەرمان لە وڵاتانی وەکو ئێران، تورکیا، فەڵەستین و وڵاتانی دیکەشەوە هەیە. تاوەکو ئێستا چەند کەس لەو ئاوارانەی کە لە کەمپەکاندان گەڕاونەتەوە بۆ شوێنی خۆیان؟ مەبەستە پەنابەرانەیە ئاوارە نێوخۆیەکان؟ مەبەستم ئاوارەکانە. سەبارەت بە پەنابەران ئێمە کەمتر لە 7,000 پەنابەری سووریمان هەبووە کە لای UN تۆمار کراون و لە ساڵی 2025 داگەڕاونەتەوە بە وڵاتی خۆیان. لە ڕاستیدا ژمارەیەکی کەمە بەراورد بەو گەڕانەوانەی کە لە ناوچەکانی دیکە و بینیومانە وەکو ئۆردن و لوبنان و تورکیا. بۆیە ئێستا زۆربەی پەنابەرانی سووری پلانەکەیان ئەوەیە بۆ ماوەیەکی نادیار لە عێراق بمێننەوە. ئێمە وەکو UN بەردەوام دەبین لە پشتیوانی و هاوکاریکردنیان تا ئەو کاتەی لە عێراق دەمێننەوە. سەبارەت بە ژمارەی ئەو پەنابەرانەی کە گەڕاونەتەوە بۆ زێدی خۆیان لەم ساڵدا لە ساڵی 2025دا چەند پەنابەر گەڕاونەتەوە؟ سەبارەت بە پەنابەرانی سووری بەشێوەیەکی گشتی بە کۆی گشتی پەنابەرانی ڕۆژهەڵاتی کوردستان هەم ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستانیش. بەڵێ 7,000 کەس بوون پەنابەری سووری لە ساڵی 2025 گەڕانەوە. سەبارەت بە هاوکاری گەیاندن بەم کۆچبەر و پەنابەرانە ڕەخنە هەیە کە وەکو پێویست هاوکاری ناکرێن. بۆچی؟ ئێمە لە UN هەمیشە داواکاری ساڵانەمان هەیە بۆ ئەو بڕەپارەی کە پێویستمانە بۆ پشتیوانیکردنی پەنابەران و ئاوارە نێوخۆیەکان. ساڵی 2025 تەنیا نزیکەی لە 30% ئەو پارەی پێویستمان بوو بەدەستمان گەیشت. ئەمە ژوای کرد ناچار بین بەرنامەکانمان بە پێی گرنگی و کاری هەرە لە پێش ڕیزبەند بکەین، هەندێکیشیان کەم بکەینەوە. بۆیە نەمانتوانی هەموو پێداویستیەکان دابین بکەین. وەکو نەتەوە گرتوەکان ئێمە پشت بە بەخشینەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی دەبەستین. بەداخەوە لە ساڵانی ڕابردوودا و بە تایبەتی لە 2025دا بینیمان ڕێژەی ئەو پارانە کەم بۆتەوە. ئەمەش واتای ئەوەیە ناتوانین بەو ئەندازەی دەمانەوێ بەدەم پێداویستی پەنابەران و ئاوارەکانەوە بین لە عێراق. لە ساڵی 2026دا بەردەوام دەبین لە داواکاریەکانمان بۆ ئەوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتیوانی کارەکانمان بکە، بەڵام هێشتا پێشبینی دەکەین بڕیپارەکە کەمتر بێ لەوەی ساڵانی ڕابردوو هەمان بووە. ساڵانە ئێوە وەکو ڕێکخراوەکەتان پێویستیتان بە چەند بودجە هەیە کە بتوانن وەک پێویست هاوکاری پەنابەران و ئاوارەکان بکەن لە عێراق خۆرێمی کوردستان؟ بۆ ساڵی 2026 وەکو نەتەوە گرتوەکان داوای نزیکەی 6 ملیۆن دۆلار دەکەین بۆ پشتیوانیکردنی کارەکانمان لێرە لە عێراق. تاوەکو ئێستا هیچ گومانێک کە هەیە ئەو بودجەتان بۆ دابین نەکرێت؟
هێشتا سەرەتای ساڵە بۆیە چاوەڕێین ببینین بەڵێنەکانی بەخشەرە نێودەوڵەتیەکان چی دەبن بۆ پشتیوانیکردنی بەرنامەکانمان لێرە. وەکو وتم پارساڵ نزیکەی لە سەدا 30 بودجەمان بۆ دابین کرا. بۆیە هیوادارین ئەمساڵ زیاتر بێ بەردەوامین لە کارکردن لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ئەوەی پیشانی بدەین پارەکانیان چ کاریگەریەکی دەبێت لە عێراق و پێداویستەکانی پەنابەران و ئاوارەکان چین. خاتو لێلی یەکێک لەو ڕەخنانەی کە هەیە ئەوەیە کە UNHCR لە عێراق وەکو پێویست کار بۆ پەنابەران ناکات بە تایبەت ئەو پەنابەرانەی کە لەلایەن ڕێکخراوەکەی ئێوە دانی پێدانراوە بۆ ئەوەی کە ڕەوانەی وڵاتی سێەم بکرێن. بۆچی؟ وەکو UNHCR لە عێراق کاری لە پێشینەمان بریتیە لە تۆمارکردنی پەنابەران و دڵنیابوونەوە لەوەی کە دەستیان بە بەڵگەنامەکان دەگات بەڵگەنامەی UNHCR و بەڵگەنامەی حکوومەت چونکە ئەمە گرنگە بۆ ئەوەی بتوانن سودمەند بن لە خزمەت گوزارێ گشتیەکان و ژیانیان لێرە لە عێراق بنیاد بنێنەوە. و هەروەها بەردەوامین لە پێشکەشکردنی هاوکاری یاسایی و پشتیوانیکردنی تێکەڵبوونیان لە نێو کۆمەڵگا. سەبارەت بە نیشتەجێکردنەوە لە وڵاتی سێەم بەداخەوە ئەو ژمارانەی بەردەستن بۆ نیشتەجێکردنەوە بەراورد بە ساڵانی ڕابردوو کەم بوونەتەوە. بۆ نمونە لە ساڵی 2025 تەنیا 300 هەلی نیشتەجێکردنەوەمان بۆ هەموو پەنابەرانی عێراق هەبوو کە ژمارەیەکی زۆر کەمە. هەرچەندە ئەمە پەیوەستە بە بەڵێنی وڵاتانی سێمەوە وەکو ئەمریکا و وڵاتانی ئەوروپا کە ئامادە بن پەنابەران وەربگرن. بەداخەوە ئەو ئامادەیە ڕووی لە کەمبوونە. لەگەڵەوەشدا پەنابەران لێرە لە عێراق دەتوانن ژیانیان بنیاد بنێنەوە لەو شوێنەی کە تیایدان. ئێمەش لە UNHCR بەردەوام دەبین لە پشتیوانیکردنیان. ئێستا پشکی ئێوە لە عێراقدا لە وڵاتانی سێەم ئێستا پشکەکەتان ساڵانە چەند کەسەکە دەتوانن بەڕێیان بکەن بۆ دەرەوە؟ هێشتا ژمارەی وردمان بۆ ساڵی 2026 لە بەردەست نییە بۆ نیشتەجێکردنەوە. بەڵام پێشبینی دەکەین هاوشێوەی پارساڵ بێواتە نزیکەی 100 بۆ 200 دەرفەت هەبێت. بەشێک لەو پەنابەر و کۆچبەرانە کە هەم لە هەرێمی کوردستانن هەم لە عێراقن لە دۆخێکی خراپدا. ئێستا ئێمە لە وەرزی سەرماداین پێداویستی سوتەمەنی هەیە و هەروەها چەندین پێداویستی دیکە. تا چەندێک ئەمانە توانیوتانە بۆ پەنابەران و کۆچبەران دابینی بکە؟ لە ساڵی 2025دا ئێمە وەکو UNHCR هاوکاری مادیمان پێشکەش بە خێزانە پەنابەرە هەر هەژارەکانە کرد کە لە دەرەوەی کەمپەکاندان واتە ئەوانەی لە شار و شارۆچکەکاندا دەژین. ئەم هاوکاریەمان پێشکەش بە نزیکەی 5500 خێزان کرد کە زۆرترین پێداویستیان هەبوو وەکو خاوەن پێداویستی تایبەت بە ساڵات چوان و دایکانی تەنیا بۆ ئەوەی بتوانن پێداویستیەکانی ڕۆژانەیان دابین بکەن. بەداخەوە بەهۆی کەمی بودجەوە ناچار بووین لە کۆتایی 2025 ئەم پرۆگرامە ڕابگرین چونکە پارەی پێویستمان نییە بۆ دەستپێکردنەوەی لە ساڵی 2026دا. ئەوە بەشێکە لە داواکاریەکانمان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ دابینکردنی بودجە تاوەکو بتوانین پرۆگرامەکە دەست پێ بکەینەوە چونکە سەرچاوێکی گرنگی پشتیوانیە بۆ خێزانەکان. وەکو ئاماژت پێدا بە تایبەت لە زستاندا خێزانەکان ئەم پارەیە بۆ کرێ خان و هەروەها کڕینی گاز سوتەمەنی و گەرمکردنەوەی ماڵەکانیان بەکاردەهێنن. هاوکاری و پەیوەندیەکانتان هاو ئاهەنگیتان لەگەڵ حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە بۆ هاوکاریکردنی زیاتری پەنابەران و کۆچبەران؟ So we have a very positive relationship with the Kurdistan Regional Government and in particular we have پەیوەندێکی زۆر باشمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی ڕێکەوتنێکی هاوبەشی داراییمان لەگەڵ ناوەندی هاوبەشی هاو ئاهەنگی قەیرانەکان JCC هەیە کە بەڕێوەبردننی کەمپی پەنابەران و ئاوارەکان لە ئەستۆ دەگرێت. ئێمە بودجە دابین دەکەین بۆ بەڕێوەبردننی ڕۆژانەی کەمپەکان. هەروەها لەگەڵ حکوومەت کار دەکەین بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ ئاوارەکانی ناوخۆ.
وەکو UNHCR باوەڕمان وایە دەبێت 3 چارەسەری بەردەوام بۆ ئاوارەکان هەبێت بە تایبەت ئەوانەی لە کەمپەکانن گەڕانەوە بۆ شوێنی خۆیان تێکەڵبوون لەگەڵ ئەو شوێنەی ئێستا لێی دەژین یان گواستنەوە بۆ ناوچەکانی دیکەی وڵات وەکو چارەسەرێک بۆ کۆتایهێنان بە ئاوارەی ئێمە بەردەوامی لە داکۆکیکردن لەم بابەتە و لە نزیکەوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کار دەکەین بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ ئاوارەکان. بەرز لێلی هەندێک لەو پەنابەرانە ماوەی چەندین ساڵە لە هەرێمی کوردستانە ژین و هەیە تەمەنی 30 ساڵە و پەنابەرە لێرە. ئەمانە تاوەکو ئێستا ناسنامەیەکیان نییە. هەندێک لەو پەنابەرانە داوای ناسنامەی عێراقی دەکەن. ئێوە لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراقدا لەم بارەوە هیچ گفتوگۆیەکتان هەبووە؟ بەڵگەنامەی پەنابەران لە عێراق بەپێی ڕێنمایە کارگێڕەکان ڕێکخراوە کە ئێمە وەکو UNHCR لە ساڵی 2024 لەگەڵ دەسەڵاتدارانی فیدراڵی و هەرێمی کوردستان واژۆمان کردووە. ئەو ڕێنمایانە پرۆسەی وەرگرتنی بەڵگەنامە بۆ پەنابەران دیاری دەکەن. هەنگاوی یەکەم ئەوەیە پەنابەران دێن و لای ئێمە تۆمار دەکرێن و بڕوانامەی تۆمارکردنی UNHCR یان پێدەدرێت. دواتر بەو بەڵگەنامەی UNHCR دەتوانن سەردانی دام و دەستگاکانی حکوومەت بکەن جا لە ئاستی فیدراڵی بێت یا هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەڵگەنامەی حکوومەتیان پێ بدرێ. کاتێک ئەو بەڵگەنامەی حکوومەتیان دەست دەکەوێت ئەوە ئێوە ئەم داواکاریتان گەیاندووەتە حکوومەتی عێراق؟ ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر پرۆسەی پێدانی بەڵگەنامە بە پەنابەران ڕێکەوتوین و ئەمەش لە ڕێنمایە کارگێڕەکاندا دیاری کراوە. لە ڕاستیدا زۆرێک لە پەنابەران هەردوو بەڵگەنامەکەیان هەیە. باشە ئێستا بۆ نمونە پەنابەرێکە لە هەرێمی کوردستانە. ئەم پەنابەرە بێوێت ناسنامەی عێراقی وەربگرێت و ببێتە هاوڵاتیەکی عێراقی. چۆن دەبێت ئەم داواکاریە پێشکەشکا لە لای ئێوەوە؟ پەنابەران لە هەرێمی کوردستان دەتوانن لای UNHCR تۆمار بکرێن و بڕوانامەکە وەربگرن. دواتر دەتوانن سەردانی بەڕێبەرایەتی نشینگە لە هەرێمی کوردستان بکەن و کارتی ناسنامەی کەسیان پێدەدرێت کە بەڵگەنامەیەکی حکومیە و مافیمانەوەیان پێدەدات لە هەرێمی کوردستان وەکو هاوڵاتی وڵاتی سێیەم پەنابەران ناتوانن ڕەگەزنامە وەربگرن. ئەمە بۆ پێدانی ئیقامەیە بۆ وەرگرتنی ئیقامەی هەرێمی کوردستان. بەڵێ پێی دەگوترێت کارتی ناسنامەی کەسی ئەمە بەڵگەنامەیەکی حکومیە لە هەرێمی کوردستان کە بە پەنابەران دەدرێت. ئەمە تایبەتە بە ئیقامە من مەبەستم ڕەگەزنامەی عێراقیە. بۆ ئەوەی ئەو پەنابەرانەی هەڵگری ڕەگەزنامەی وڵاتی سێمن بتوانن ڕەگەزنامەی عێراقی وەربگرن ئەمە بە تەواوی پەیوەستە بە یاسای ڕەگەزنامەی عێراقیەوە. بەشێک لەو ئاوارانەی کە لە نێو کەمپەکاندان لە دۆخی ئەو شوێنانی زێدی خۆیانە ناڕازین. چی کراوە بۆ ئەوەی کە بتوانن ئەم ئاوارانە بە زووترین کات بگەڕێنەوە زێدی خۆیان؟ وەک UNHCR ئێمە ناوبەناو ڕووپێوی لە نێو پەنابەرانی سووری لە عێراق ئەنجام دەدەین بۆ زانینی نیازەکانیان بۆ گەڕانەوە و لە مانگی حوزەیرانی 2024 ڕووپێویەکمان کرد بۆ ئەوەی بزانین ئارەزووی گەڕانەوەیان هەیە یان نا. تەنیا 4% پەنابەرانی سووری وتیان کە ئارەزووی گەڕانەوەیان هەیە بۆ سووریا لە 12 مانگی داهاتوو. ئەمەش ئەوە دەردەخات کە بۆ ئێستا زۆربەیان پلانیان هەیە لە هەرێمی کوردستان بمێننەوە بۆی ئێمە بەردەوام دەبین لە پشتیوانیکردنیان و پێشکەشکردنی خزمەتگوزاری تا ئەو کاتەی لێرە دەمێننەوە چونکە ئێستا ژمارەیەکی زۆر ئامادەنین بگەڕێنەوە سووریا. ئەمە تایبەت بوو بە پەنابەران و کۆچبەرانی بەشەکانی دیکەی کە لە هەرێمی کوردستاندان ئەوەی کە تایبەتە بە ئاوارە نێوخۆیەکان ئەو ئاوارانەی کە لە نێو کەمپەکانی هەرێمی کوردستانن هۆکاری سەرەکی نەگەڕانەوەی ئەم کەسانە بۆ زێدی خۆیان چییە؟ لە ساڵی 2025 بینیمان نزیکەی 1500 ئاوارەی ناوخۆیی لە کەمپەکانی هەرێمی کوردستان گەڕانەوە شوێنی خۆیان
و ئەگەر بەراوردی بکەین لە ساڵی 2024 نزیکەی 10,000 ئاوارە گەڕابوونەوە، واتە ڕێژەی گەڕانەوە لە کەمپەکان لە 2025 زۆر کەمتر بووە لە ساڵی پێشوو. و کاتێک پرسیار لەو ئاوارانە دەکەین کە ماونەتەوە دەربارەی گەڕانەوە، زۆربەیان دۆخی ئەمنی وەک هۆکاری سەرەکی نەگەڕانەوەیان دەخەنە ڕوو. هەروەها باسی کێشەکانی نیشتەجێبوون و نەبوونی خزمەتگوزاری گشتیەکان دەکەن لە ناوچەکانیان. بۆیە وەک UNHCR بەردەوامین لە داواکردنی دابینکردنی چارەسەری جۆرا و جۆر بۆ ئاوارەکان. و جگە لە گەڕانەوە دەکرێت بژاردەی تێکەڵبوون لەو شوێنەی لێ ئاواران یان گواستنەوە بۆ ناوچەی دیکە هەبێت. هەرچی سەبارەت بە کوردانی ئێزدی ئەوانەی کە لە کەمپەکاندان دەڵێن ناوچەکانی خۆیان خزمەتگوزاریان بۆ نەگەڕاوەتەوە. حکوومەتی عێراقیش لەو لاوە دەیەوێت کەمپەکان دابخات. ئێوە وەکو UNHCR لەم بارەوە بەنیازن چی بکەن؟ ئێستا هیچ پلانێکی کۆنکرێتی نییە بۆ داخستنی ئەو 20 کەمپەی ئاوارەکان کە لە هەرێمی کوردستان ماونەتەوە. ئەمە 15 کەمپەکەی پارێزگای دهۆکیش دەگرێتەوە کە زۆربەی دانیشتوانەکەی ئێزیدین. بۆیە ئێستا کوردانی ئێزیدی دەتوانن لەو کەمپانە بمێننەوە کە ئێستا تێیدا دەژین. پلانی ئێوە وەکو UNHCR بۆ ئەم ساڵی 2026 چییە؟ بەتایبەتەوەی کە سەرۆکی نوێش بۆ UNHCR دیاری کراوە، کەسێکی کووردە، دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح. بەڵێ وەک ئاماژەت پێدا کۆمیسیاری باڵای نوێی UNHCR دکتۆر بەرهەم ساڵح هەڵبژێردرا و لە سەرەتای ساڵی 2026ەوە دەست بەکار بوو. تەنیا نزیکەی هەفتەیەکە پۆستە نوێیەکەی وەرگرتووە، بەڵام ئێمە لە UNHCR بەردەوامە بین لە پشتیوانیکردنی پەنابەران. خاتولیلی کە کوردێک ئەم پۆستە وەربگرێت. سەبارەت بە هەڵبژاردننی کۆمیسیاری باڵای UNHCR پرۆسەیەکی هەڵبژاردننی زۆر ورد و تونند و تۆڵ هەیە کە تێیدا وڵاتانی ئەندامی نەتەوەگرتووەکان کەسەکە هەڵدەبژێرن. ئەم پرۆسەیە لە کۆتایی 2025 ئەنجامدرا و وەک بینیمان دکتۆر بەرهەم هەڵبژێردرا. پێم وایە هەمومان زۆر بە پەرۆشین ببینین چی پێشکەش دەکات، بە تایبەت کە خۆی لە نزیکەوە ئەزمموی پەنابەرەتی هەیە. پلانی ئێوە بۆ ئەم ساڵ چییە؟ ساڵی 2026 و هەروەها بەوەی کە سەرۆکی UNHCR ئێستا هاونیشتمانیەکی کورد و هاوڵاتیەکی عێراقی، ئەمە تا چەند دەتوانێت هاوکار بێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ڕەنگە ئێوە بێتە پێشتان. لە UNHCR لە ساڵی 2026 بەردەوام دەبین لە پشتیوانیکردنی پەنابەران و ئاوارەکان لەم وڵاتە. ئەمەش دڵنیابوونەوە لە پاراستنیان و کارکردن بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکانیان دەگرێتەوە. وەک باست کرد بە هەڵبژاردننی کۆمیسیارە باڵا نوێیەکەمان هیوادارین ئەم کارانە زیاتر پەرەبسێن و لە ساڵی داهاتوو پێشاتی ئەرێنی زۆر ببینین. ئێستا ئێمە کە پەنابەرێک ئاوارەیەک لە کەمپەکان یان ئەوانەی کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن سەیری ئەم هەفپەیبینەی ئێمە دەکەن. پەیامی ئێوە چییە بۆیان و بەرچاوڕوونیەکیان بدەنێ کە بۆ ئەم ساڵ UNHCR بەنیازی چییە بۆیان؟ بۆ پەنابەران پەیامم بۆ زۆربەی ئەوانەی ناتوانن یان نایەنەوێت ئەم ساڵ بگەڕێنەوە ماڵەوە ئەوەیە کە دەتوانن بەردەوام بن لە بنیادنانی ژیانیان لێرە لە عێراق. و کاتێک تۆمار دەکرێن و بەڵگەنامەی حکوومەتیان دەبێت دەتوانن خزمەتگوزاریەکان بەدەست بێنن و کار بدۆزنەوە و ژیانیان بنیاد بنێنەوە. هانیان دەدەین ئەوە بکەن و بەشداری لە کۆمەڵگەی دەوروبەریان بکەن و لەم کاتە هەستیارەدا عێراق بکەنە ماڵی خۆیان. و ئێمەش وەکو UNHCR بەڵێنیان پێدەدەین کە بەردەوام بین لە هاوکاریکردنیان لەکوێ بۆمان بکرێ و بجە ڕێگە بدە و هەروەها لەگەڵ حکوومەت و لایەنەکان کار دەکەین بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ دۆخەکەیان. ئێوە وەکو خۆتان هەلەی دۆزینەوەی کار دروستکردنی دەرفەتی کاریشیان بۆ دەدەن؟
کاتێک پەنابەران بەڵگەنامەکانیان دەبێ دەتوانن وەک هەر هاوڵاتیەکی عێراقی داوای کار بکەن. و ئێمە لەگەڵ ژمارەیەک هاوبەش و ئاژانسی جیاوازی نەتەوەگرتوەکان کار دەکەین بۆ ڕەخساندنی هەلی کار و بژانەوەی گەشەی ئابووری لە ڕێگەی کارسازیەوە کە هەم بۆ عێراقیەکان و هەم بۆ پەنابەران بەردەست بێت. ئەگەر بێت و ئێوە لە دابینکردنی بودجەکەتان بۆ ئەم ساڵ تووشی کورتێنان بن کە هیوادارم وانە بێت، چۆن دەتانەوێت پڕی بکەنەوە؟ وەک UNHCR هەمیشە دەبێت پارەکانمان بەپێی ئەولەویەت دابەش بکەین و دڵنیابین دەگاتە دەستی ئەو پەنابەرانەی زۆرترین پێداویستیان هەیە و بۆ پاراستنی سەرەتایی خەرج دەکرێت و ئەرکی سەرەکی ئێمە پاراستنی پەنابەرانە و ئەوە هەمیشە ئەولەویەتی یەکەممان دەبێت. ئێستا لە عێراق ئەولەویەتەکانمان بریتین لە دڵنیابوونەوە لە تۆمارکردن و بەڵگەنامەی پەنابەران، پێشکەشکردنی هاوکاری یاسایی و پشتیوانیکردنی چارەسەرەکان. هیوادارین ئەگەر بودجە ڕێگە بدە ئەمانە وەک ئەولەویەت بمێنەوە بە درێژای ساڵی 2026. گەلێک سپاس بەڕێز لێلەی کارلایۆ گوتەبێژی کۆمیسیاری باڵای پەنابەرانی نەتەوەیەگرتووەکان لە عێراق لەم هەفتەی بینەدا لەگەڵمانە بووی. بەڕێزان سپاس بۆ وشکە بینەر و بیسەرمان.